من دزنیم بە هەرچی دزە دەسی ببڕێ کاکە کێشەم چییە ئێوە جواناڵن خۆت زیتیانیە کاکە بڵێن با ئێوە نەکاکە دزەکان لێرە نین لە مەقەڕەکانان مەترسن ئێوە نین دزەکان ئێستا لە جەوی خۆیانان و لە سەفرە و سیاحەتان و ئێستا ما خەریکی خواردنی ماڵی میلەتن و باس چێکی با دووەم چیان کردووە خیانەتیان لە دەوڵەت کردووە ماڵی دەوڵەتیان بردووە ئەبا چوار دزوالێکن لە وڵاتەیە بزان ئیتر مەعاش چەند زۆرە بێ و ژیانی خەڵک چەند خۆشە بێ وایە نە بەس کە تۆ قەڵەویکەیت و زلیکەیت و چەک بەی بەو ئەو دەست و قاچی خەڵک بشکێنێ و چاوی دەربێنێ و فیشەکی پێوەنێ و بیکوژێ لەسەر جادانە ئێوە حاڵە هەروە بێ باشە بۆیە ئێستا نییە کە تۆم حکومە باز ناکەی هەرچی دزاڵێ ئیسلام چەند ڕندەیە زانێ خۆیە بێ وای لێکرێ خۆی چاکە زانێ بۆیە وا بە ئیسلامەڵێ ئیسلام دەستی دزە بڕێ کورەوە چۆنە بێ دەستی دەست ببڕێ خۆی دزەکە برا دەرزێ دەستی ببڕێ بۆیە ئەبێ دژایەتیەوە حکومە بکە ئیسلام زیناکار ڕەجمەکە خۆی زیناکارە بێ ڕەجم کرێ بۆیە زانێ بۆ دژایەتیە حکومە بکە کورە مرتەد دەکوژێ خۆی مرتەدە زانێ ئیسلام بێ ئەو حکمەی لەسەر تەطبیق بکە بۆیە دژایەتی حکومەکە ئیگنا ئێستا من مرتەد نیم بە هەرچی مرتەدە بکوژێ وایە من دزنیم بە هەرچی دزە دەستی ببڕێ کاکە کێشەم چییە ئێوە جواناڵن خۆت زیتیانیە کاکە بڵێن با ئێوە نەکاکە دزەکان لێرە نین لە مەقەڕەکانان مەترسن ئێوە نین دزەکان ئێستا لە جەوی خۆیانان و لە سەفرە و سیاحەتان و ئێستا ما خەریکی خواردنی ماڵی میلەتن و باس چێکی بابە تۆ زیناکار نی من زیناکار نیم کاکە باشی زیناکار ڕەجم کرەکە چێ پێم خۆشە ئەمانە لەبەرەوەی لە خۆمانیە بەڵام ئەو چووکە لە خۆیاتی بابە نابێ ڕەجم کرێ خەتەرە بۆ خۆیەگرێتەوە خۆی زانێ چێڵێ بۆیە هەرچی دز و زیناکار و پیاوکوژ و مرتەدە بۆ ماناگریە هەڵێوە زوڵم پێش ئەو باز ناکەم بڵێن ئەمە خەدرە ئەمە ڕیدەیە ئەمە قەتڵە ئەمە زوڵمە کە ئەوان وایان کردووە پێش ئەو باز ناکەم هەڵەن چۆنە بە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بکە یعنی تۆ دەجالی کەذاب چیتەوێت ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بڵێت بڕۆن دەستان خۆش بێ و ئەو داماوەتان ئەوە بۆشی ئەو دڕندانە کوشتۆ دزیەشتان کردو بڕۆن خوا حافیزتان بێ گردنیشتان ئازا بێ بۆ دینی کابرای بیجامە لە پێ دینی ئەو نییە وایە نە دینی ئیسلامە قوبوڵی ناکا شمشێری پێ بیجامەی لە پیانێ کاکە بۆیە ئاوا لێکردو کەواتە هەر کەسێم حادیثەی هێنایە و ڕەخنەی لێگرت و ئەمە نابێ چونکە جەماعەتی بیجاماڵە لەم ڕیوایەتە ضەعیفە کە لە موسلیماتە ئاەتی لەسەرە دوو بەیاتەکە هەڵێ چی ناگونجێ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم وای کردبێ رسول الله صلی الله علیه وسلم وتێتی کاک گەرنتان ئازا بێ ئێوە گەر نییە مازاکەن لەوانەیە وشتری کەمتان بردبێەوە ئەوە سێ چواریکەتان بکوشتایەوە ئێوە گەر نییە مازاکەن ئاوا تێگەیشتن هیلاک بوون کوشتان زۆر هیلاک بوون گوناح بوون